اینجا لاوە ئەچینە لای بابەتێکی دیکەمان ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژە بەردەوامە پێشانگایەکی فۆتۆگرافی لە زانکۆی سلێمانی کرایەوە. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی پەیوەندیە گشتیەکان خوێندکارەکانی پێشانگایەکی فۆتۆگرافیان کردەوە کە ماوەی 2 ڕۆژە لە ئەمنە سوورەکە بەردەوامی هەبووە. اینجا هاوکارمان ساوێن ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەم پێشانگای فۆتۆگرافیە با پێکەوە بینەری بین. ئازیزانی کورسات ئێوارەتان باش بێت. ئێستا من لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانیم کە قوتابیانی بەشی زانستە مرۆڤایەتیەکان لە بەشی ڕاگەیاندن هەروەها لە بەشی پەیوەندیە گشتیەکان کۆمەڵێک فۆتۆیان گرتووە، پێشەنگایەکی فۆتۆگرافیان کردوێتەوە کە ئەم قوتابیانە بەشێکیان کە وێنانەی گرتوویانە چیرۆکێکە جێڕنەوە. جا بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر لەسەر وێنەکانی قوتابیەکان بکەین کە با بزانین ئەم وێنانەیان بۆچی گرتووە، باز لە چیەکەن، گوزارش لە چیەکەن. ئەچمەلایەکێک لە قوتابیەکان با بزانین وێنەکەی چییە، چ وێنەیەکی لە نێو پێشەنگاکەتا هەیە. سڵاو لەبێت خاتوو گوڵاڵە. سپاس دەکەم سەرەتا بەخێرهاتنی کورساتەکەم. زۆر خۆشحاڵم کە ئامادەمون لێرە گەورەیتان نوان. ئێمە وەکو خوێندکارانی پەیوەندیە گشتەکان لە قۆناغی چواردا هەساوین بکردنەوەی ئەم گەلەریە کە باس لە وێنەکانی خۆمانەکە هەرێک لە دیدگە هەریەک لە فکری خۆمان هەیە کە دامان ناوە. ئێمە لە ڕاستیدا ئەم فۆتۆیانە لە مەرحەلە 2 گیراوە، بەڵام بەهۆی هەنێ هۆکارەوە توانیمانە ئێستا پێشکەشی بکەین بەسەرپەرشتی مامۆستا دارکۆلەتیڤ بووە بە خۆشحاڵیەوە کە زۆر ماندوو بۆ ڕەنجی کێشاوە لەگەڵمانە تاوەکو بتوانین لێرە ئەم گەلەریە جوانە بکەینەوە. هەروەکو دیارە زۆربەی فۆتۆکانمان باز لە بڕاندێکەکە لەبەرەوە ئێمە خوێندکارانی پەیوەندیە گشتیانین، هەرێک لە ڕنگدانەوەی کار و پیشەی خۆمانە، هەرێک لە وێنەکان ئەگەر بکرێت حەزم بکەن باسی بکەم بۆتان. ئەم وێنەی کە ئەیبینن باز لە زەیتی زەیتونەکات کە ئەمەش بڕاندێکە باسی لێوەکات و وەکو بڵین ڕکلامێک بۆ بڕاندە. هەروەک لەم وێنەدا ئەمە وێنەی خۆمە کە خۆم ڕسمەکەم گرتەوە بە خۆشحاڵیەوە هەر لە کلاسا گیراوە تا ستۆدیۆکی تایبەتمان نەبووە کە ئێمە بتوانین وێنەکانی خۆمانەی تێدا بگرین بە شێوەیەکی زۆر سادا. بەس سپاس بۆخوا ئەتوانین بڵێن نەتیجەشی جوانمان بەدەستێناوە. وەکو ئەیبینن ئەمە دیدگای خۆمە، چکە من خانمی ماڵەوە ئیتر خەریکی کاری متبەق و ئەمانە. لە شە ساغ بە خاتوو گوڵاڵە وێنەکەشت زۆر تایبەتەوە. وەمزانی هەر لە ستۆدیۆی گیراوە چکە زۆر بە جوانی وێنەکەی گیراوەنەکەی تۆمار کراوە. هەر هەمووی لە کلاسا گیراوە بەسەرپەرشتی مامۆستا دارکۆ بوو. زۆر ڕەنجی کێشاوە لەگەڵمانە. بەڕاستی جێگای باسە کە ڕۆژیوا هەبووە لە 8 بەیانەوە ئامادە بووە لەوێ هەتاوەکو 8 و 9 دەی شەو بڵین لەگەڵ خوێندکارەکانی هەوڵیدا و بە یارمەتی چەندی خوێندکار توانیمانە ئەم گەلەریە بکەینەوە. جێگای خۆشحاڵیە. دەستی مامۆستا دارکۆش خۆش بێت. لەشی تۆر ساغ وێنەکەت زۆر تایبەت بوو. زۆر سپاس بۆ تۆ. ئەمە ئێستا بچمە لای قوتابێکی دیکە گفتوگۆی لەگەڵ بکەم با بزانم ئەو چی وێنەیەکی لە نێو پێشەنگاگەتا هەیە. سڵاو لەبێت و چۆنی؟ سڵاو لەبێ بەخێر بێن. زۆر سپاس. پێم بڵێ وێنەکەت کامەیە و گزارش لە چێکە باسێکمان بۆ بکەیت. بەڵێ ئەمە وێنەکەی منە. وێنەکەی من گزارشتەکە لە میکاپ ئەتوانین بۆ ساڵۆن بەکاری بێنین. ئەمەنە زیاتر لەبەرەوەی ئێمە خانمین و هەر خولیامان بەلای مکیاج و ئەم بابەتانەوەیە یەکسەر مێشکمان بۆ لای مکیاجە چێ بۆیە منیژە و بیرۆکەم بۆ هاو کە ڕسمێک بگرم وەکو مکیاج، چونکە ئێمە خوێندکاری بەش پەیوەندیە گشتیەکەین لە زانکۆی سلێمانی. تقریبا 20 خوێندکارێکین بەشداریمان کردووە. لە مەرحەلە 2 بووین کاتێک کە بەشداریمان کرد، بەڵام بەسایی هەنێ هەلومەرجەوە نەمانتوانی کە ئەم پێشانگای بکەینەوە. ئەم ساڵ دەرفەتێک بوو بۆ ئێمە کە ئەم پێشانگای بکەینەوە. هەریەکەمان و بیرۆکەیەکمان هەبوو. بیرۆکەکانمان لە ڕسمەکانمانە بەکارهێناوە و هیچ فۆتۆشۆپ نییە. بە کانونی 250 دی گرتومانە وێنەکان. وەکو دیارە من لێرە دووکەڵم بەکارهێناوە بۆ ڕسمەکەم کە بە شێوەیەکی سروشتی بە شێوەیەکی جوان دەرکەوێت ڕسمەکەم و ڕسمەکانی هەمومان گزارشتەکە لە پرۆدەکتێک. بۆ نمونە هاوڕێکی ترم لێرە کە گزارشتی کردووە لە پرۆدەکتێک وەکو شەربەتێک بەکاری هێناوە کە ئەمانە هەمووی ڕکلامین و وا باشتر بوو بۆ ئێمە، وا گونجاوتر بوو کە ئەم ڕسمانە بەکاربێنین. چەند وێنەتان هەیە با بڵین بەشەکەی ئێوە بە چەند فۆتۆ بەشداری کردووە لە نێو پێشەنگاکەیە؟ بەڵێ وەکو ئاماژەم پێەیە ئێمە بە 20 فۆتۆ بەشداریمان کردووە. وێنەی تریشمان هەبوو بەڵام ئەمانەمان بەکارهێناوە. لەوانەیە هەنێکیان هەنێک خەلەلی بچووکی هەبێ، بەڵام لەبەرەوەی ئەمە یەکەم ساڵ ئەم پێشانگایە بکرێتەوانێ هەوڵێن لە ساڵین داهاتوو پێشانگاکە دووبارە بکەینەوە بە وێنەی باشترەوە بەشداری بکەین و کەسی زۆر هاتووە بۆ ناو پێشانگاکەمان.
بە مامۆستا و خوێندکار و مامۆسایانی زانکۆ و هەنێک سەردانکەر کە هاتوون بۆ ئەم نەسوورەکە هاتوون سێری وێنەکانی ئێمەشیان کردووە بەسای ئەوە زۆر پێیان جوان بوو زۆر بەدڵیانەوە. دەستە خۆش بێ و بابەتەی هەڵی شفژاردە زۆر جوان و سەرنجڕاکێش بوو هەر بژیت. زۆر سپاس. ئێستاش ئەوەی بەشی ئەمبەر هی پەیوەندیە گشتیەکانی زانکۆی سلێمانی بوو بەڵام ئەم بەشەی ئەو بەریان کە فۆتۆکانی ئەگەر کاک محمود یارمەتیم بێ پیشانی بیت ئەم فۆتۆیانە هی بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانیە جا پێم وابێت ئەمە وێنەکەی خۆتە بۆی هەر لەلایە وەستایەت و گفتوگۆی لەگەڵەکەی لەگەڵم ئەو هاوڕێیانەیە جا پێم بڵێ ئەم فۆتۆی تۆ چییە باس لە چیەکە بۆچی ئەم مناڵە و هەڵبژاردووە؟ سەرتا سڵاوتان لێبێت و بەخێر بن سەرچاو گەورەیتان هاتن بۆ ئەم پێشەنگایە و خۆشحاڵتان کردین. ئێمە خوێندکارانی بەشی ڕاگەیاندن کە بەسەر بەرشتی ماوەستا دارکۆ ئەم فۆتۆگەلەریەمان کردوێتەوە. ئەمان فکرێ ئەو بوو فکرێکی جوانیش بوو کە وتی بە ئەم فۆتۆگەلەری ئەم جارە لەناو زانکۆ نەبێت دوایی بین بۆ ئەو شوێنە ئەم نەسوورەکە کە شوێنێکی گشتیە خەڵک زۆر سەردانێکات جگەڵەوەی خەڵکی ناو خۆ سەردانەکە خەڵکی دەرەکیشێت کە ئەبینێت توانای ئێمە توانای خوێندکاران ئەوەیە کە ئەو ڕسمانەگرن خوێندکارانی بەشی ڕاگەیاندن ئەم جۆرە ڕسمانیان گرتویان خوێندکارانی بەش پەیوەندی گشتەکان ئەمە جێگەڵ خۆشیە بۆ ئێمە. ئەمە ڕسمەکەی منیش کە گرتومە بەعام ڕسمەکانی بەشی ڕاگەیاندن کە گرتویانە چیرۆکە باز لە چیرۆکێکە چیرۆکێکی لە پشتەوەیە هەر یەکە و باسی شتێکەکات. ئەمەی کە منیش گرتومە ئەمە تەواو مناڵێکە لەسەر شەقام و شتە فرۆشێت دیارە لە ڕسمەکەیە ئەم مناڵەتە تقریبا ناسراویشە لە سۆشیال میدیا دەرکەوتووە بینراوە شتێکە فرۆشن ئەمە دیارە ناچاری ژیان وای لێ کردو کە بێتە سەر شەقام شتێ بفرۆشێت تەمەنیشی بچووکە یعنی تۆ بەو تەمەنە بێتە سەر جادە و شت بفرۆشی بۆ پەیداکردنی بژێ و ژیانی لەوانەیە ئەمە برا گەورە بێت لە ماڵەوە و باوکیان نەما بێت ئەوان بۆ هاتووە لەسەر جادە و ئەم نقڵ و نەستە لەو شتانی بەدەستەوە فرۆشێت. منیش کە ئەوەم بینی لەوێت تەواو لە خۆمە دڵم لێ یاوتم حەزم کرد وێنەی بگرم شتێکی جوان دەرچێت لەخوا بەزیابێت شتەکەش جوان دەرچوو ماوەستا دارکۆش بەدڵی بوو لێرە دامانە پێشکەشمان کرد. کاکراوێش دەستە خۆش بێ فۆتۆکەت زۆر جوانە بەڵام پێم بڵێ خۆت هەر بە شێوەیەکی گشتی خولیای وێنەگرتنی حەزت لەیەکە وێنە بگریت؟ وەڵڵاهی بەعام حەزم لە وێنەگرتن هەیە و ئەگەر ئەم وێنانەی کە گرتومانە ئەمان ئەمە زۆر مهمە بۆ ئێمە کە ئوستاز بەدڵی بوو بێت کە ئەمە چۆن بڵێ بەروپێشچوونە بۆ ئێمە ئێمە وردە ئەگەر ئەو بەدڵی بێت و ئیمزای لەسەر بکە ئێمە تر بەروپێشەچین و حەزمان لێ بێت. بە هیوای سەرکەوتن جا ئەمەوێت پێم بڵیت چۆن بۆ ئەم فکرێتان بۆ هاوکە ئەم فۆتۆیانە بگرن و ئیتر بڕیار بن کە پێشەنگایەکی بۆ بکەنەوە ئێوە وەکو قوتابیان ئەو فکرێتان بەلاوە چۆن بوو ئایا زۆرینەتان ڕازی بوون زۆرینەتان حەزتان لێ بوو یانیش پێشوازیکەران چۆن بوون خەڵک زۆر هاتن بۆ بینینی فۆتۆکانتان یاخودنا؟ طبعا سەرەتا وێنەکانمان گرت هەر بە شێوازێکی ئاسایی گرتمان فکری ئەومان نەبوو کە ئەو وێنانە بۆ پێشەنگایەک دانین هەر بە ئاسایی گرتمان و وتیان بابچین بۆ سەر شەقام ڕسمی ئەو خەڵکە بینین شتێکی سەرنجڕاکێش سەرەتا فکرەکە ئەوە بوو دوایی کە ڕسمەکانمان بردەوە طبعا ڕسمەکان شتی جوانی تیا بوو شتی سەرنجڕاکێشی تیا بوو شتی وای تیا بوو کە هەست بزوێن بوو سەرنجی خەڵکی ڕاکێشە تر لە دوایەوە فکرەوە لایەن ماوەستا دارکۆ هات کە پێویستەکە پێشەنگایەکی بۆ بکەینەوە بۆی خەڵک زۆر ببینێت ئایا پێشەنگاکە لەکوێ بکەینەوە طبعا لەناو زانکۆ زۆر شتی وا هەبووە تیان بامجار شتەکە جیاواز بێت بیبین بۆ شوێنێکی جیاواز تر فکرەکەەوە بوو کە بێن بۆ ئێرە و خەڵک سەردانی زیاتر دەکات جگەلەوەی کە خەڵکی داخلی یان ناو سلێمانی ئەمانە ناو کوردستان سەردانیەکات خەڵکی بیانیشێ بۆ ئەم نەسوورەکە کە سەردانی ئەم نەسوورەکەکات تریە بۆ ئێرەش و ئەو جۆر ڕسمانەش ئەبینێت. زۆر سپاس کاگراوێ شوێنەکەت زۆر جوان و تایبەت بوو بە هیوای بەردەوامی ئەم وێنانە زۆر بە جوانی با بڵێن گیرابوون لەبەر ئەوەی بەشێک لە وێنەکان با بڵێنەوەی بەشی ڕاگەیاندن چیرۆکێکیان لە پشتەوە بوو چیرۆکێکیان ئەجێڕایە وێنەکانی ئەو بەریش کە ئیپەیوەندیە گشتیەکان بۆ ئەوانیش بە هەمان شێوە چیرۆکەکان ئەوە بوو کە براندینگ بوو و ئەم پێشەنگایە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی هەبوو واتە دوێنێ هەروەها ئەمڕۆ بەردەوامی هەبوو بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ کۆتایی پێدێت و پێشەنگاکەش لەلایەن مامۆستا دارکۆ لەتیفەوە سازکراوە.